بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزانم لە وانەیەکی تر لەوانەکان لە زنجیرە بابەتی پوختەی مێژووی ئیسلام پێتان ئاشنا دەبینەوە. ئێمە باسی مێژووی ئیسلام دەکەین کەوا لەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دایک دەبێت و پەیامی خوای گەورەی بۆ دادەبەزێت تاوەکو ئەو کاتێک کە ڕوخانی دەوڵەتی عوسمانیە لە ساڵی 1923 لە دوای جەنگی جیهانی یەکەم. ئەمانە هەمووی مێژووی ئیسلامە کە مسلمانەکانی نزیکەی 1400 ساڵ ئەم زەویەیان بەڕێوە بردیە. ئایا ئێمە فکرکەینەوە مسلمانەکان چیان کردو لەم کاتانەدا؟ ئەگە سەیری داهێنانەکانی مسلمانەکان بکەین بە درێژایی مێژووی ئیسلام دەبینین هەموو داهێنانەکان ئەسڵەکەیان مسلمانەکان سەرەتای بناغەکەیان داناوە. بۆیە گرنگە ئێمە مسلمان خۆمان ئاشناکەین بە مێژووی ئیسلام. هەرچیەک ئێستا ئێمە لەم واندا کلیلەکەتان دەدەینە دەست، چەند ئاماژەک بە مەرحەلەکانی ژاننامەی پێغەمبەر و بە خولەفاء الراشدین و بە دەوڵەتی ئومەوی و عەباسیەکان دەکەین، تەنها کلیلەکە تەسمیری ئێوە دەکەین. ئێوە پێویستە خۆتان بگەڕن بەناو پەرتوکەکاندا و زیاتر زانیاری کۆبکەنەوە بۆ ئەوەی زیاتر سوود لە مێژوو وەربگرین. بۆیە ئێمە لەوانەی ڕابردوو باسی ژاننامەی پێغەمبەری خوامان کرد، کلیلێکمان تەسمیری ئێوە کردکەوە ژاننامە دوو کلیلی بۆ ئێمە باس کرد. کلیلی یەکەمیان یاخود مەرحەلەی یەکەمیان ئەوەیە کە پێغەمبەری خوا پێش هاتنی وحی کاتێککە وحی بۆ پێغەمبەری خوا دادەبەزێت، ئەمە مەرحەلەی یەکەم. مەرحەلەی دووەممان ئەوە بوو کاتێککە وحی بۆ خوای گەورە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دادەبەزێت. مەرحەلەی سێمان ئەوەیە لەو کاتێککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆز دەکات، بڕیاری کۆزکردن دەدات کەوا کۆز بکەن لەگەڵ ئیمامی ئەوبەکر لە بۆ شاری مەدینە. پێش ئەوەی کۆز بکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن خوای گەورەوە پێشوازی لێ دەکرێت، ئەویش بە ئیسرا و میعراج. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى. ئەمە یەکێکە لەو معجزانەی کە خوای گەورە دەیداتە پێغەمبەری خوا. ئەمە شتێکە هیچ عەقڵێک ئەمە قبوڵ ناکات. لە ماوەیەکی کورت پیاوێک لە مەکە بچێتە ئەقسا، بچێتە قودس فەڵەستین، لەوێڕە بەرز بکرێتەوە بۆ ئاسمانەکان، لەوێشدا کە خوای گەورە کۆمەڵێک ڕوودا بۆ پێغەمبەری خوا پیشان دەدات و عند سدرة المنتهى هەتاوەکو شوێنێک بەرزی دەکاتەوە کە مەلائیکەتەکانیش ناتوانن وها بەرز ببنەوە. بۆیە بابەتی ئیسرا و میعراج کە سوورەتێکی لەسرە، ئەمە معجزەیەکی گەورەی بۆ پێغەمبەری خوا. بەڵام لە هەمان کاتدا حاڵەتێکی ناخۆشە بۆ پێغەمبەری خوا، کاتێکە دێتەوە باز دەکات لە بۆ خەڵکی کە چی ڕوویدایە لەم ڕێگایە و لەم سەفەرە دوور و درێژە کە پێغەمبەری خوا پێی کراوە. ئەم کاتێککە پێغەمبەری خوا بۆ خەڵکی باز دەکات کە بابەتی ئیسرا و میعراج هەموو خەڵک تەنانەت ئیماندارەکانیش نەدەچوو عەقڵیان کە ئەمە چۆن دەبێت بچێتە مەکە، لە مەکەوە بچێتە فەڵەستین، واتە لەوێ لە بەیت المەقدیس لەوێ پێشنێژی بکات و دواتر بەرز بکرێتەوە. بەڵام کاتێک کە ئەم قسەیە بۆ ئیمامی ئەبوبەکر باز دەکەن، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، چەندە پاڵپشتی پێغەمبەری خوای کردووە. بۆیە دەڵێ ئای ئەبوبەکر، هاوڵەکەت برادەرەکەت قسەیەکی وا دەکات، سەفەرێکی کردووە. ئیمامی ئەبوبەکر چۆن جواب بداتەوە؟ دەڵێ ئەگەر ئەو وای وت بێت ڕاز دەکات. لێ نازناوی سدیقی پێبەخشرا، ڕازگۆی پێبەخشرا. واتە ئەگەر ئەنگوا بڵێن ئەنگۆ، چونکە هەندا قسەیان بە پێغەمبەری خوای گوتیە کاهینە و ساحێرە و جادوکەرە و شاعیرە، ئەو هەموو قسانیان پێگوتیە. بۆ ئیمامی ئەبوبەکر دەڵێ ئەگەر ئەو وای وترێت، واتە محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر ئەو قسەی کرد بێت ڕاز دەکات، نەک ئەنگۆ. یعنی ئەمە نیشانەیەکە کە خۆشەویستنی ئیمامی ئەبوبەکر لە بۆ پێغەمبەری خوا لێرەوە، ئەگەر ئەو وای وت بێت ڕاز دەکات. کەواتە لێرە ئەومان بۆ بە دیار دەکات کە پێشخستنی نەقل بەسەر عەقڵ. کەواتە لێرەدا پێویستە هەر قسەیە کە نەقل بێت، صحیح بێت، پەیامی خوای گەورەی لەسەر بێت، قورئانی لەسەر بێت، تەئکید بەلەوەی کەوە ڕاستە. بەڵام ناکە برێ وەڵا لەگەر عەقلی من ناگونجێت ئەم قسەیە، وەڵا چۆن دەبێت ئینسانێک ئەو قسەی ئەوها بکات؟ لێرەدا پێغەمبەری خوا کە قسەیەک دەکات، فەرمانیشتێک دەفەرمێت، پێویستە ئێمە پێشی بخەین بەسەر عەقلی خۆمان کە عەقلێک کە خوای گەورە دروستی کردێ و سنوورەکەی دیاری کراوە، سنووری بیرکردنەوەی هەموو ئینسانەکان دیاری کراوە لەلایەن خوای گەورە. چۆن
بیستن و بینین سنوورەکەی دیاری کراوە ناتوانانی تۆ ئێستا بڵێ لە پشت ئەم دیوارە شتێک ڕوودەدات نایبینی یان لەو بەری کۆڵانەکەیان لەم خانەی تەنیشتمان کۆمەڵی قسە دەکرێت گوێبیستی نابین کەواتە بیستن و بینین سنووردارە کەواتە عەقڵیش خوای گەورە سنوورێکی بۆ داناوە بۆیە لێرەدا پێویستە ئێمە نەقڵ واتە حەدیث و قورئان بە پێش بخەین بەسەر عەقڵی خۆمان لەم قۆناغە و لەم مەرحەلەیەدا باسی ئەوە دەکەین کاتێک کە پێغەمبەری خوا هەموو موسڵمانەکان ڕەوان دەکات بۆ شاری یەثریب بۆ مەدینە تاکە کەس کە بە خۆی و ئیمامی ئەبوبەکر و عەلی دەمینێنەوە پێغەمبەری خوا لەگەڵ ئیمامی ئەبوبەکر بڕیار دەنکەوە کۆز بکەن لە شەوەکەیدا و کافرەکان لە دار نەدووە پلانێک دادن کە پێغەمبەری خوا بکوژن هەر هۆزێک گەنجێک دێنی گەنجێکی ئازا بە شمشێرەکەی خۆی کە خوێنی پێغەمبەری خوا بزرکە لە ناو هەمویان بەڵام پێغەمبەری خوا چ دەکات کۆمەڵێک پلان دادن بەرنامە ڕێژی لەگەڵ ئیمامی ئەبوبەکر دادنێت بۆ ئەوەی کۆز بکەن ئیمامی ئەبوبەکر هەڵدەسێ بە ئەنجامدانی بڕیارەکان و پلانەکانی خۆیان کەوە سواری حازرکەن واتە ئەسپێک حازر کە بۆ ئەوەی کۆز بکەن و هەروەها ڕێنیشاندەرێک ئامادە بکەن و هەروەها شوێنێک دیاری بکەن و بکەنە ئامانجێک کە بستنەوێندر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک لە ماڵەکەی خۆیدا کە دەردەچێت و ڕزگاری دەبێت لەژێر دەستی کافرەکان و پێغەمبەری خوا دەچێتە ئەشکەوتی حەڕا یەکسەر ناچێتە بۆ مەدینە بەڵکو دەگەڕێتەوە دەچێتە ئەشکەوتی حەڕا بۆ ماوەی چەند شەوێک لەوێدا دەمێنێتەوە پاشان کۆز دەکات لە بۆ شاری مەدینە بۆیە ئەمە ڕووداوێکی گرنگە ڕووداوی کۆچکردن بە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی دادەندرێت لە مێژووی ئیسلامدا لە ساڵی 622 زاینی لێرە ئەوە فێرەبین کاتێکە قڕیشەکان دەیانەوەی پێغەمبەری خوا دەستگیر بکەن لە مەرحەلەیەدا وەسەد حوشتر دەکەنە هەدیەوە دەدەن ئەو کەسێک کە پێغەمبەری خوا بگرێت کە لێرەدا بابەتێکی کە سوڕاقا بەدوی پێغەمبەری خوا دەکەوێت کاتێک کە پێغەمبەری خوا پێی دەڵێت ئەی سوڕاقا من بەڵێنی بازنەکانی کیسرات پێ دەڵێم دەدەم لێرەدا چمان بۆ بە دیار دەکەوێت پێغەمبەری خوا ئەو قسەیە دەکاتکەوە بەخۆی هەڵدێ لە ناو قەومەکەی خۆی بەخۆی یعنی شارەکەی خۆی بەجێ دێڵەکات چەندە مەکە لە لای پێغەمبەری خوا زۆر خۆشەویستە بەڵام ناچار کراوە کە پێویستە ئەوێ بەجێ بێڵێت بۆیە گەشتبینی پێغەمبەری خوا کاتێکە ئەو گەشتبینی دەداتە سوراقی کە بازنەکانی کیسرا کە بازنەکانی هەموو زێر و ئاڵتون و گەوهرە دەداتە دەوێت تۆ لە دەست دەکەی لە سەردەمی ئیمامی عومەر ئەم بەڵێنە دێتە جێکە کاتێکە شارەکانی فارس ڕزگار دەکرێت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەگاتە قوبا و 14 شەو لەم شوێنەدا دەمێنێتەوە لە ئەشکەوتەکەدا دوای ئەوەی کە ڕزگاریان دەبێت و دەڕۆن بەرەو شاری مەدینە ئەنەسی کوڕی مالیک بۆمان دەجێڕێتەوە دەڵێ هیچ ڕۆژێک ڕووناکتر و جوانتر نەبووە لەو ڕۆژێکەوە پێغەمبەری خوا لەگەڵ ئیمامی ئەبوبەکر گەیشتنە شاری مەدینە هیچ ڕۆژێک لەوەی جوانتر و خۆشتر نەبووە هیچ ڕۆژێک لەوەی دڵخۆشتر نەبوونا کە پێغەمبەری خوا لەگەڵ ئیمامی ئەبوبەکر گەیشتنە مەکە پێغەمبەری خوا لە قوبا مزگەوتێک دروست دەکات و دواتر کە دەگاتە مەدینە لەوێدا مزگەوتێکی تر دروست دەکات ئەو کارانەی کە پێغەمبەری خوا لە شاری مەدینە کردوێت یەکەم کار لەوەیە مزگەوتێک دروست دەکات دووەم کار دروستکردنی برایەتی لە نێوان کۆچکردوان پشتیوانان ئەوانەی کەوا ماڵی خۆیان بەجێهێشتووە لە پشتیوانە لە کۆچەرەکان مهاجرینەکان و ئەوانەی کەوا لەوێنە خەڵکی ئەنسارەکان کە خەڵکی مەدینەنە برایەتی دروست دەکات هەر کەسێکی کۆچەر دەباتە ماڵی خۆی پێغەمبەری خوش لێرەدا زۆربەی موسڵمانەکان دەڵێن پێغەمبەری خوا بێتە ماڵی ئێمە پێغەمبەری خوا لێرەدا دەچێتە ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری کە ئەیوبی ئەنساری بخۆی دەچێتە قاتی سەرەوە پێغەمبەری خوا لە قاتی خوارد دەبێت تاوەکو ماڵی پێغەمبەری خوا و مزگەوتی پێغەمبەری خوا تاڵ بێت کارێکی تر لە کارە هەرە گەورەکانی پێغەمبەری خوا لە شاری مەدینە ئەوە دەبێت نووسینەوەی دەستور بەڵگەنامە ئەمە هەموو دەوڵەتێکی ئێستا کە دەبینی دەستورێک و یاسایەکی خۆی هەیە بۆیە پێغەمبەری خوا یەکەمین دەستوری ئیسلامی دەنووسێتەوە لە شاری مەدینە ئەمە یەکەمین دەستورە کە مافی هەموو نەتەوەکانی تێدایە کە ئەو کاتە لە شاری مەدینە چەندین نەتەوەی تێدا لەوانە نەتەوەی سێ جۆری بۆزەکان یان قەومەکانی جوولەکە لەوانە بەنی نەضیر
قینوقاع یان بەنی قوڕەیدا ئەو سێ جوولەکانە ئەم سێ هۆزانە کە لە شاری مەدینە پێغەمبەری خوا حەقیان دەداتێ مافیان دەدێ بەڵام بەو شەرتەی کە خیانەت نەکەن بەو شەرتێک کە مافەکانی وان پارێزراوە لەناو ئەم دەستورەیە و پێغەمبەری خوا هەڵدەستێ بە دروستکردنی بازارێک چونکە ئەو کاتە جوولەکەکان دەستیان بەسەر بازاری مەدینە داگرت بوو پێغەمبەری خوا بازارێک بۆ مسلمانەکان دروست دەکات و مزگەوتی پێغەمبەری خوا بنیات دەنێن. لەو کاتەدا ئێمە بزانین لەم مەرحەلەیەدا کۆمەڵێک پەیاممان هەیە کۆمەڵێک پند و ئامۆژگاری هەیە لە کاتی کۆچکردنی پێغەمبەری خوا بۆمان بە دیار دەکەوێت ئەوەیە کە پێویستە یەکەم خاڵ پێویستە سەرکردە و پێشەوە خەم و هەمی ئەو کەسانەی بێتکەوە لە ژێردەستیتی بۆیە پێغەمبەری خوا لێرەدا هەموو مسلمانەکان ڕەوان دەکات کۆتاکەس کە بە خۆیتی کە ئیمامی عەلی لە شوێنی خۆی دادەنێ بۆ گەڕانەوەی ئامانەتەکان بۆ کۆتاکەس بخۆی سەفەر دەکات و مسلمانەکان هەموو ڕەوانە کەواتە پێویستە کەسایەتی سەرکردە قائید کەسێک کە پێشەوایە خەمی گەلەکەی بێت خەمی قەومەکە بێت کەوا لە ژێر دەستیتی بۆیە لێرەدا هەموویان ڕەوان دەکات تەکید دەبێتەوە لۆی کەمیان بە سەلامەتی ڕزگار دەبن ئەو جە پاشان بخۆی کۆز دەکات. خاڵێکی تر لە خاڵەکان ئەوەیە کە جێهێشتنی ماڵ و سەرۆت و سامانی خۆیان ئەو کەسانێکەوە کۆچیان کرد هەموو ماڵ و سەرۆت و سامانی خۆیان لە شاری مەکە بەجێهێشت لە پێناو بانگەوازی ئیسلام بەڵام لێرەدا کە نیەتیان بۆ خوای گەورەی و ماڵ و سەرۆت و سامانی خۆیان بەجێهێشت. لێرەدا خاڵێکی تر لە پەیامەکان ئەوەیە لە کاتی کۆچکردندا پێویستە پێغەمبەری خوا پلانێک دادنێت بەرنامە ڕێژی دادەندرێت سەبەب دادنێکەوە بۆ ئەوەی ڕزگاریان بێت یعنی هەڕەمەچی و کۆچی نەکرد سەفەری نەکرد بەڵکو چەندین مەرحەلە و ڕێگا و مەرحەلەی دانا واتە چەندین چی دانا چەندی پلانی دانا بۆ ئەوەی سەفەرەکەی بە سەفەرێکی دروست بڕوات واتە بە ئاسانی ڕزگاریان بێت کەواتە هەر موسڵمانێک بیەوێت کارێک بکات پێویستە پلانی هەبێت بۆ ئەوەی لە کارەکەیدا سەرکەوتو بێت وەرکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە ئێمەی مسلمان پێویستە هەموو شتێکمان بە پلان بێت بە بەرنامە ڕێژی بێت نەک هەڕەمەچی و ملێنان و دواتر کە نەزانی بۆ خۆت چ کارێک دەکەیت. پەیامێکی تر لە پەیامەکان ئەوەیە گەورەترین کار لە ئیسلامدا ئەوەیە کە دروستکردنی مزگەوتە هەر بۆیە پێغەمبەری خوا بچێتە هەر شوێنێک لە قوبا یەکسە مزگەوت دروست دەکات بچێتە مەدینە مزگەوتێک دروست دەکات هەر بۆی لە ڕێگادا کە یەکەمین وتاری جومعەیە لە مێژووی ئیسلامدا کە وتاری جومعە پێغەمبەری خوا وتاری جومعە و هەینی دەدات کەواتە دروستکردنی مزگەوت کارێکی گرنگە بەڵام پێویست ناکە ئەو کەسانێکەوە پارە و سەرۆت و سامانیان هەیە تەنها دروستکردنی مزگەوت بە کاری خێری بزانی بەڵکو هەدەفەکە لێرەی ئەوەیە کە خەڵک پەروەردە بکەی لە ناو مزگەوت. مزگەوت لە ئیسلامدا هەموو شتێکە هەموو شتێک ڕێکەوتنامەکان دەرچوونی سوپا ڕێکەوت سڵحەکان هەرچی دەتەوێت لە ناو مزگەوتدا دەکرێت بۆیە پێویستە ئەم پای مزگەوتە بگەڕێنینەوە کە مزگەوت شوێنی هەموو شتێکە نەک تەنها نوێشکردن و گەڕانەوە ماڵ. خاڵێکی تر لە خاڵها کان کە لە پەیامەکانی لە ژیاننامەی پێغەمبەری خوا فێرە بین ئەویش ئەوەیە کە کۆکردنەوەی هەموو لایەنەکان لە ژێر یاسایەک لە ژێر دەستورێک ئەمە دەستور کە هەموو مافی نەتەوەکانی تێدایە کە پێغەمبەری خوا دایڕێشت بۆ ئەوەی کەس پێشەلی یاسایەکان نەکات کەس لە یاسایەکانی مەدینە لا نەدات بۆیە هەموو نەتەوەیەک و دەوڵەتێک لە پێغەمبەری خوا فێرە بێت کە پێویستە یاسات هەبێت بۆ ئەوەی کە ژیانی گەلەکەت بەرەو پێشەوە بڕوات. قۆناغی چوارەمە قۆناغی کۆتاییە کە باسی جیهادکردن لە پێناوخوای گەورە باسی ڕوبەڕووبوونەوەکانی پێغەمبەری خوا گەورە لەگەڵ کافرەکان دەبێت کە لە مەرحەلەیەدا باسی ئەوە دەکەین کاتێکە مسلمانەکان لە شاری مەدینە بەهێز دەبن خۆیان دەگرن و ژمارەی مسلمانەکان بەرەو زۆربوون دەڕوات خوای گەورە مۆڵە دەدات بە مسلمانەکان ئوذینە للذینە یقاتلون بأنهم ظلموا واتە ئیزن درا بە مسلمانەکان کە پارێزگاری لە خۆیان بکەن بەرگری لە ماڵ و سەرۆت و سامانی خۆیان بکەن کاتێکەوە ئیزن درا لێرە کۆمەڵێک پێغەمبەری خوا چی دەکات لە مەرحەلەیە غەزوە واتە ئەو کاتانەی کە پێغەمبەری خوا بەخۆی بەشداری دەکات غەزوە ئەوەیە کە پێغەمبەری خوا بەخۆی بەشداری کردیا بەڵام سریە ئەوەیە کە پێغەمبەری خوا دەینێرێت و بەخۆی بەشداری نەکرد پێغەمبەری خوا 21
21 غەزا هەیە کە بەخۆی بەشداری کردووە. لەو مەرحەلەیەدا کۆمەڵێک لە غەزایەکان دێتە پێشکەوە. یەکەم غەزامانێک کە غەزای بەدری گەورەیە لە ساڵی دووەمی کۆچی ڕوودەدات. دووەم غەزامانێکە غەزای ئوحدمانێ لەسەر چێوی ئوحد کە ژمارەی موسڵمانەکان کەمترە لە کافرەکان، کەم دیسان موسڵمانەکان لێر لەو مەرحەلەیەدا بیدایە سەر دەکەون، بەڵام دواتر دەدۆڕێن بۆی کۆمەڵی خاڵەوەکە قسەکانی پێغەمبەری خوا دەشکن. لە ساڵی پێنجەمی کۆچی غەزای ئەحزاب و خەندەقمان دێتە پێشکە. سەلمانی فارسی ئەم فکرێ دێنێتە ناو موسڵمان کە پێویستە خەندەقێک لێدەن کاتێککە موسڵمانەکان بۆی ئەم بڕیارەی پێغەمبەری خوا بڕیارەی سەلمانی فارسی ڕزگاریان دەبێت و بە دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە ساڵی شەشەمی کۆچی موسڵمانەکان دەیانەوێت بچن عمرە بێنەوە کە پێغەمبەری خوا ژمارەیان ئەو کاتە 1400 کەس دەبێت کە ڕێکەوتنامەی حودەیبیە لێ دێتە ئاراوە. دواتر غەزاکانی تەبوک و یەرموکیش دێتە ئاراوە. لێرەدا ئێمە ناچینە ناو ڕووداوەکانی غەزاکان، بەڵام تەنها باسی ئەوە دەکەین کە پندوانە وەرگرتن لەم غەزایانەی پێغەمبەری خوا لەم سریانە کە یەکەمی سریەش پێغەمبەری خوا ناردیتی بەسەر پەرشتی ئیمامی حەمزە ناردیتی. بۆیە لێرەدا باسی ئەوە دەکەین ئەو پەیامانەی لەو جەنگانەدا لەم موسڵمانەکان کە خۆیان فیدای ئەم پەیامی خوای گەورە دەکەن چییە. یەکەم پەیامان ئەوەیە کە پێویستە سەرکردە و قائی دووبارە پێشەنگ بێت، سەرکردە بێت. لە هەموو شەڕەکان پێغەمبەری خوا دەبینی لە ڕیزی پێشەوەیە بەردەوام، بەڵام خوای گەورە بەڵێنی ئەوەیدا ئەگەر بێت و مسلمانەکانش بەرگری لە پێغەمبەری خوا نەکەن ئەوە خوای گەورە بەرگری لە پێغەمبەری خودا دەکات. بۆیە لێرەدا پێویستە سەرکردە لە پێشەوە بێت، نەک لە دواوە خۆی بشارێتەوە بەشداری نەکات، خەڵکی بنێرێ خۆی خەڵکی بەکوشتا، بەڵکو ئەمە لە پێغەمبەری خواوە فێرە بین کە هەمیشە لە شەڕەکاندا پێشەنگ بووە. بەڵکو دەجێڕنەوە کە سەحابەکان دەڵێن ئێمە خۆمان لە پەنا پێغەمبەری خوا دەشارێتەوە، واتە یعنی هەندە پێغەمبەری خوا ئازاب بووە لە شەڕەکاندا، کە ئەمە یەکێکە لەو بنەمایانێکە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم فێر دەبین. خاڵێکی تر لە خاڵەکان هاوڵەکانی پێغەمبەری خوا زۆر پێغەمبەری خوایان خۆشویستیە، کە دەبینی لە جەنگەکان چۆن بەرگریان لە پێغەمبەری خوا کرد، بە تایبەتی لە جەنگە ناخۆشەکان، بە تایبەتی لە ئوحد و حونەین چۆن خۆیان فیدای پێغەمبەری خوا کردیە. لێرەدا دەمەوێت باسی ئەوە بکەین کە ئەبوو سەعیدی خودری دەجێرتەوە کە ئەو کاتە تەمەنی بچووک بوو، بەشداری شەڕەکە ناکات بۆی تەمەنی بچووکیە و پێغەمبەری خوا نایبات، بەڵام باوکی مالیکی کوڕی سینان کە دەچێتە لە بەشداری جەنگی ئوحد دەکات کاتێک کە شەهید دەبێت. لێرەدا ئەبوو سەعیدی خودری تەمەنی بچووکە، بزانە لێرە چیمان بۆ بە دیار دەکرێت خۆشویستنی پێغەمبەری خوا لەلایەن خەڵکی، لەلایەن ئەو کەسانێکە ئەو هاوڵانە چەندە پێغەمبەری خوایان خۆشویستیە. کاتێک کە مسلمانەکان بە برینداری دەگەڕێنەوە شاری مەدینە، لێرەدا ئەبوو سەعیدی خودری دەچێتە دەرەوەی شاری مەدینە و دەوێت بزانین ئایا پێغەمبەری خوا چی لێ هاتە، چونکە هەواڵ وا بڵاوبووە کە پێغەمبەری خوا شەهید کراوە. ئەبوو سەعیدی خودری لێرە کاتێک دەچێتەوە بەردەم پێغەمبەری خوا و پێغەمبەری خوا لەسەر سوارەکەی خۆتی و چۆکی پێغەمبەری خوا ماچ دەکات، بەڵام لە کاتێکدا باوکی شەهید کراوە لە ئوحد. لێرەدا ناپرسێکەوە باوکی چی لێ هاتووە، بەڵکو تەنها هەموو خەمەکەی ئەوەیە کە پێغەمبەری خوا چی لێ هاتووە، ئایا سەلامەتە، ناچێتە ماڵەوە. لە کەچی کاتێکە پێغەمبەری خوا دەچێتەوە ماڵی خۆی و مزگەوتەکە، ئەبوو سەعیدی خودری لەگەڵی دەڕوات، کەچی جەنازەکەی مالیکی کوڕی سینان دەچێتە ماڵە کە لە ماڵیان تازیە هەیە، ئەو ناچێت، بەڵکو چاوە دەکە ئایا پێغەمبەری خوا سەلامەتە، ئایا پێغەمبەری خوا باشتر بووە. لە پێش دەکەی ماڵی پێغەمبەری خوا دادەنێش بۆ ئەوەی ئایا پێغەمبەری خوا باشتر دەبێت یان چاکتر نابێت. لێرەدا خۆشەویستانم ئەومان بۆ بە دیار دەکرێت کە خۆشویستنی پێغەمبەری خوا بەکردەوەیە، بە قسە نییە، بە مەولودکردن نییە، بەڵکو پێویستە بە عەمەل بیسەلمێ کە پێغەمبەری خوات خۆش دەوێت. ئایا خۆت بینە شوێنی ئەبوو سەعیدی خودری، تۆ تازێتە بی باوکت شەهید کراو بێ، ناچێ ماڵی خۆتان، ناچێتە لای دایکت، دانانیشی لە تازیەکەی، کەچی لەو لایە خەمی پێغەمبەری خواتی کە پێغەمبەری خوا بریندار بووە و چاوە دەکە کە پێغەمبەری خوا ئایا باش بووە، ئایا سەلامەتە. بۆیە لێرەدا هاوڵەکان زۆر پێغەمبەری خوایان
خۆشویستە صلى الله عليه وسلم. پەیامێکی تر لە پەیامەکان ئەوەیە کە جیهادکردن شەڕکردن لە پێناو ئیسلام بە مەبەستی دەستکەوت و غەنیمە نەبووە، بەڵکو بە مەبەستی بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام بووە. بۆیە لێرەدا هەندێک لەو منافقانەکە یاخود ئەو کەسانێ بەناو ڕۆشنبیرن بازەوە کە مسلمانەکان جەنجیان کردووە لە بۆ بەدەستێنانی دەستکەوت، بۆ بەدەستێنانی غەنیمە، بۆ بەدەستێنانی پارە و سەرۆت و سامان بە هەموو سەردەمەکانی مێژووی ئیسلام. دڵی ئومەویەکان بۆیە جیهادیان کردو چونە وڵاتی سندیان فەتح کردووە، یان بۆیە مسلمانەکان چونە شاری ئەستەمبۆلیان فەتح کردووە، هاتنە وڵاتی فارسیان فەتح کردووە بە مەبەستی پارە و سەرۆت و سامان و زێڕ بوو. نەخێر، بەڵکو بە مەبەستی ئاینی پیرۆزی ئیسلام بووە. چونکە مسلمانەکان بە درێژایی مێژووی ئیسلام چوونەتە هەر شارێک پەیامیان بۆ ناردووە. سێ پەیامەیە: یان ئەوتە مسلمان بە، یان ئەوتە جزیەی بدە، یان ئەوتە پێویستە فەتح بکرێت و ڕزگار بکرێت و ڕوبەڕوویان بووە. کەواتە ئەم سێ پەیامە پاشایەکان، مەلیکەکە، سەرکردەکانی ئەوانەی بەرامبەر بە مسلمانەکان ڕاوەستانە بەخۆی ئەگەر بێت و شەڕی هەڵبژار دەبێت. ئەگەر نا مسلمانەکان یەکەم خاڵی مسلمانان شەڕکردن نەبوو. ئەمە ئەو پەیامە لە پیژاننامەی پێغەمبەری خوا فێرە بین کە پەیامی پێغەمبەری خوا هاتیە لە بۆ ڕزگارکردنی بەندەکان، هەروەکو لە نامەکانی پێغەمبەری خوا لە بۆ هەموو پاشایەکان باسی ئەوە دەکرێت کە هاتیە لە بۆ ڕزگارکردنی گەلەکان بۆ پەرستنی خوای گەورە جەلە جەلالو. بۆیە لێرەدا شەڕکردن یاخود جیهادکردن لە پێناو ئاینی پیرۆزی ئیسلام بە مەبەستی بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلامە، نەک بە مەبەستی غەنیمە. ئەمانە ئەو کەسانێک کە ئەم شوبهەیە دروست دەکەن لە ناو مسلمانەکان بڵاو دەکەنەوە باتڵە، چونکە بەڵگەمانەیە پەیامەکانی پێغەمبەری خوا کە لە بۆ پاشایەکانی ڕەوان کردیا یاخود بە مێژووی ئیسلام کە سەرکردەکانی ئیسلامەکان چونەتە هەر شارێک باسییان کرد بێت ئەوەیە کە مسلمان بن. ئەگەر مسلمان نەبن جزیەی بدەن، واتە جزیە ئەو کەسانێکە خاوەن ئەهلی کیتابن لێیان وەردەگیرێت، یان ئەوەتە شەڕیان هەڵبژاردووە. جا هەندێک شارەکان بەوەی کە بە خۆیان شەڕیان هەڵبژاریان ئەوەتە بە ئاشتی خۆیان تەسمیری پێغەمبەری خوا کردو، یان ئەوەتە خۆیان تەسمیری سوپای مسلمانەکان کردووە. خاڵێکی تر لە غەزوەکانی پێغەمبەری خوا فێرە بین کە خوای گەورە هەمیشە یارمەتی دەری مسلمانەکانە. هەر کەسێک نیەتی خۆی خاوێن بکاتەوە لە پێناو خوای گەورە بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام، خوای گەورە سەری دەیەخێت. لە هەموو جەنگەکان ژمارەی مسلمانەکان کەمترە لە کافرەکان، تەنها لە شەڕی حونەین نەبێت کە ئەمەش کە مسلمانەکان بیدایە شکست دەین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دواتر کە وەیەومە حونەین ئەو کاتێک کە مسلمانەکان سەر دەکەون و غەنیمەتێکی باش بەدەستی مسلمانەکان دەکات و پێغەمبەری خوا لێرە هەرچی دەستکەوتی حونەین هەیە دەیداتە ئەوانەی کە تازە مسلمان بوونە، دەیداتە ئەبوو سوفیان و قوڕەیشیەکان. بەڵام لێرەدا ئەنساڕەکان دڵیان تەنگ دەبێت. باسی ئەو خاڵە دەکەم کە پشتی ئەنساڕەکان دڵیان تونگ دەبێت لە دابشکردنی غەنیمەتەکان کە پێغەمبەری خوا دەیداتە قوڕەیشیەکان و دەیداتە کۆچکردەکان، نایداتە پشتیوانەکان. بۆیە لێرەدا پێغەمبەری خوا ڕوودەکاتە پشتیوانەکان و تارێک دەخوێنێتەوە دڵێ بە ماڵی دنیا بۆوان بێت، بەڵکو ئێوە پاڵپشتی پێغەمبەری خواتان کردیە، ئەدی بەز نییە پێغەمبەری خوا بێتەوە ناوتان. ئەوانی زۆر دڵخۆش دەون بۆ قسەی پێغەمبەری خوا، چونکە پێغەمبەری خوا هەر لە ناویان دەمێنێتەوە. دوای ئەوە کە فەتحی مەکە دەکەی لە ساڵی 8ەمی کۆچی و گەورەترین فەتح لە ئیسلامدا و ژمارەی مسلمانەکان کە زۆر زۆر دەبێت، ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی مسلمانەکان. دوای ئەوە لە ساڵی دێمی کۆچی پێغەمبەری خوا تەنها لە ژیاندا یەک حەز دەکات بە حەزی ماڵ ئاوایی ناسرا لەگەڵ 4 عومرە کە پێغەمبەری خوا دەیکات. پێغەمبەری خوا لەم حەجەدا وتاری ماڵ ئاوایی کە پێویستە ئێوە هەر مسلمانێک خۆی ئاشنا بکات بە حەجەت الوەدا، ئەو پەیامێک کە پێغەمبەری خوا لەسەر چێوی عەرەفە وتاریدا بۆ ئەو خەڵکە و ئاگاداری کردنەوە کە چی بکەن و چی نەکەن، ئاگاداری نوێژەکانتان بن، ئاگاداری کیتابی خوای گەورە بن، ئاگاداری سونەتەکانی پێغەمبەری خوا بن و ئاگاداری ئافرەتان بن. بۆیە ئەو پەیامانە گرینگە لە ژیاننامەی پێغەمبەری خوا. کاتێک کە پێغەمبەری خوا حەجی ماڵ ئاوای دەکات و دەگەڕێتەوە بەهۆی نەخۆشیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماوەی 15 ڕۆژدا نەخۆش دەکەوێت و لەسەر جێگا دەکەوێت. وا دیارە هەموو پێغەمبەران دەبێ بمرن، هەروەکو ئاەتێکە ئیمامی ئەبوو بەکر دەیخوێنێتەوە دەفەرمێت وما كان محمد إلا رسول قد خلت من قبله الرسل. هەموو پێغەمبەران مردوونە، محەممەد شەر دەبێت بمرێت. بۆیە کاتێک کە ئیمام عومەر ئەم ئاەتەی گوێبیست دەبێت، سەحابەکان ئەم ئاەتەیان گوێبیست دەبێت
وا دەزان تازەم ئاەتە هاتوۆتە خوارەوە. بەڵێ پێغەمبەری خوا لە ساڵی 11 کۆچی وەفات دەکات، بەڵام چ ڕۆژێکە ناخۆشترین ڕۆژ لە ژیانی موسڵمانەکان ئەم ڕۆژێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەکانی دادەخات و دنیا بەجێ دەهێڵێت. بۆیە ئێمە لە ژیاننامەی پێغەمبەری خوا کۆتایی پێدەین بە پند و ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا کە ئێمە لە ژیاننامەی پێغەمبەری خوا زۆر شت فێر دەبین، بەڵام بەهۆی لەبەر ئەوەی بەرنامەکەمان پوختەی مێژووی ئیسلامە ئێمە بە دوو ئەڵقە باسی ژیاننامەی پێغەمبەری خوامان کرد، باسی پەیامەکانمان کرد بۆ ئێوە، بۆیە ئێوەش پێویستە کاتێک ئێمە کلیلەکەمان تەسمیلی ئێوە کرد پێویستە ئێوەش بگەڕێن بەنێو سەرچاوەکانی ئیسلامیدا، کتێبەکانی تەبەری، کتێبەکانی ئیبن ئەثیر، ئیبن کەثیر بخوێننەوە، ئیبن ئیسحاق، ئیبن هیشام باسی ژیاننامەی پێغەمبەری خوا دەکەن. پێویستە ئێوەش ئاشنا بن بەو کلیلەکە ئێمە تەسمیلی ئێوەمان کرد، ئێوەش بڕۆن بگەڕێن و بخوێنەوە بەنێو کتێبەکانی ئیسلامیدا، بەناو مەسادرەکانی ئیسلامی خۆتان ئاشناکەن بە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە خۆشەویستان و ئازیزانم، کۆتاییمان هینە بە ژیاننامەی پێغەمبەری خوا و بەڵام ڕۆژێکی زۆر ناخۆش بەسەر ئیمانداران و مسلمانەکان. پشتیوان بەخوای گەورە لە ئەڵلقەکانی داهاتوو باسی خولەفاء و ڕاشدین و جێنشینی پێغەمبەری خوا دەکەین و چاوەڕوانمان بن. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.